سڵاتان لێ بێت و ئەم کاتتان باش بێت. ئەمە هەمیشاڵین لەوەی کە گەنجان سەرمایەکی گرنگی ئەم کۆمەڵگایان بۆیە خزمەتکردنیان ئەرکی سەرشانی هەمووانە. بەڵام کەتانین لەوەی کە لە هەرێمی کوردستان لەگەڵ هەبوونی بەشێکی زۆر لە کۆمپانیاکان بەڵام ئەبینین لەوەی کە گەنجێکی زۆرمان لە دوای ئەوەی کە زانکۆ تەواو ئەکەن یاخود ئەو بەشەی خۆیان تەواو ئەکەن پسپۆڕیەکەیان هەلێکی کاریان دەست ناکەوێت. بەڵام ئایا کام هەلی کاریان دەست ناکەوێت هەندێک جا گرفتەکە لەوەیە کە هەلی کارکەمە لە هەرێمی کوردستان یا هەندێک گرفتەکە لەلایەن گەنجەکان خۆشیانەوەیە. گەنجەکانی ئێمە لە دوای دەستنەکەوتنی هەلی کاریان کۆچ ئەکەن بۆ دەرەوەی وڵات و هەندێکیشیان بێهیوا ئەبن لەوەی کە لەم وڵاتەیە بن. هەر بۆ ڕێکخراوی نیوستێپ لە ئیڤنتێکە تایبەت بوو باگەنجان ئیڤنتەکەی لە ژێر ناونیشانی دۆزینەوەی کار و گۆڕانکاری سەدە بوو. لەگەڵ گۆڕانکاری سەدەدا هەموو شتەکان گۆڕانکاریان بەستادێت و هەلی کارەکانیش گۆڕانکاریان بەسەردادێت. جا من ئەمڕۆ ئەمەوێت گفتوگۆی تەوەرەکەم بکەم لەگەڵ زۆر بەڕێز میوانەکانم کە عارف وەکو خاوەن کۆمپانیا و کاک مستەفا حاجی خەیروڵا وەکو خاوەنی عقارات و هەروە ڕاوێژکارێک و ڕاهێنەرێکی بەشی فرۆشتن و بازرگانیشم لەگەڵا ئەبێت کاک ڕێژوان ئیبراهیم. ساڵتان لێبێت و ئەم کاتتان باش. زۆر سپاس. کارفەکو ئەوەی لە کە تۆ ئەسە خاوەنی پرۆژێکی گەورەی لە هەرێمی کوردستان ئەگەر باس لەوە بکەین کاتێک کە گەنجەکانمانیان داوای هەلی کارێک ئەکەن یاخود خۆتان هەلی کارێک ڕائەگەیەنن گرفت دروست ئەبێ لە نێوان ئێوە گەنجەکانە کە چۆن بتوان ئەو هەلی کارە بگونجێنن لەگەڵ ئەوانە. خۆی دەستخۆشی لێوەکەم سوپاسدانەکەم دەستان خۆش بێ بەگشتی هەر کۆمپانیایەک یان هەر شەریکەیە کە هەلی کارێک ڕائەگەیەنێ یا پێویستیاتی بە کارمەند هەیە دیارە لە ئەو بوارەی خۆیە ئەتوانم بڵێم تاکیدم بەشێکی زۆری دەست ناکەون جاریوە هەیە لە هەر بوارێکە هەیە و لە هەمان کاتیشا گەنجی خەڵکی ئێمە ئیشکردنی لەو بوارەیە لەوانەیە نەوێت. یعنی جاریوە هەیە تۆ گەنجێکە دەرچووی کۆلێژێکە لە بوارێکی ترە بەڵام کارەکەی تۆ لە شتێکی ترایە. ئەمانە چەند بەشێکیان هەیە جاریوایە کەسەکە ئاساییە لە لایەڵێ من ئاساییە من ئەگەر تەمڕیزیشم تەواو کردبێ بەڵام ئەم کارەکەم و ئەمەوێت باشە. بەشێکی تریشی هەیەەوە کەسەکان ئەڵێ نەوەڵا لەو بواری خۆمانە بێ من حەزم لێ نییە ئەو کار بکەم بەڵام مەرجی ئێمە وەکو با بڵێن خاوەن کارێک لەکوێ پێویستیمان پێبێ دوو خواستمان هەیە لەسەر کەسەکە کە کارەکات. یەکێکیان ئەوەیە کە مەسەلەن بۆ نمونە شارەزا بێت لەو بوارەیە وەری ئەگرین و ئەگەر شارەزانە بێ ئێمە بۆ خۆمان میکانیزێکمان هەیە ئەو میکانیزمەی کە تقریباً 5 ڕۆژ تاوەکو فێری ئەەکەین کارەکە لە تێستا ئەبێت لە تێستا بەڵێ بڵێ ئەم تێستەی ئەم کە کەسەکە لە تێستا ئەبێ کەسێکمان هەیە فێری ئەکات. ئەگەر جاری وای شێ لە 5 ڕۆژەکەی شا فێر نەبوو بەڵام مەهانەیەک لە وجود و لە جوڵەی کەسەکەی ئەبینین ئەوێ کارەکە بکە بۆ دەڕۆژیش بەلای ئێمەوە کێشە نییە گرنگەوەیە کەسەکە کار بکە. ئەنی هەدەفی ئێمە زیاتر لەم بوارەیە و لە هەمان کاتیشان میکانیزم لە لای کۆمپانیاکە ئێمە و لای باڵێن خەجێخانم ئەوەیە کە کەسەکان ئیشەکەن بۆ خۆیان ئیشەکەن شێوازی عەدەد و سەعات و ئەوەیە یانیەوە نیە کەسەکە بە مانگانەیەک ئیش بکە. ئەگەر دوایی پرسیارە لەو بوارە هەبوو خەمە سەر چاوە پێشەکێک بازارەوە بەس. سپاس بۆ کاک مستەفا ئێوە وەکو کۆمپانیاکەی خۆتان لەوەی لە هەندێک جار کۆمپانیاکانە بینین مەرجەکان زۆر قورسەکەن لەسەر ئەو گەنجانە لەوەی کە ئەیانەوە کار بکەن. بۆ نمونە گەنجێکمان هەیە زانکۆی تەواو کردووە یەکەم ساڵیەتی هیچ پسپۆرێکی نیە و هیچ ئەزمونێکی نیە پسپۆری هەیە لە بەشەکەی خۆیان بەڵام ئەزمونی وەرنەگرتووە. ئایا ئەکرێ بڵێن لەبەرێکم کەسە ئەزمونی نییە نابێ بە خاوەنی کار. دەم خۆش دەستە خۆش بێ و سپاس بۆ جەنابەت و بۆ کەناڵە جوان و هەمیشە گەشەکەی کورسات بە خۆشحاڵیەوە ئەتوانم جوابێکی پۆزتیڤ بمەوە لەسەر ئەو پرسیاری کە جەنابەت کردت. ئێمە وەکو عقاراتی حاجی سەلام یەکێک لە شەرتەکانمان کە هەمانە جەنابەت بە شەرتی قورس هەڵبژار یەکێک لە شەرتەکانی کە هەمانە ئەو کەسە نابێ ئیشی کردبێ لەو بوارە بۆ ئەکسپریەنسمان پێویست نییە لەخوا بەزیابێ الحەمدوللا تاکو ئەمڕۆ زیاتر لە 50-60 گەنجی ڕێکوپێکی باش لە بوارەکەی خۆمانە ئیش ئەەکەن کە خۆمان لە بوارەکەی خۆمان دروستمان کردوون ئەو مەتریاڵانی کە خۆیان پێیان بۆ شتێکی تر بۆ بەڵام لە بوارەکەی ئێمەیە خۆمان فێرمان کردوون. ئەوەی کە هەموو کاتێک من لە هەموو شوێنێکە باسی یەکەم گەنج ئەگەر بیەوێ کار بکات شەرت نییە بە کامل ئەکسپریەنسەوە کار بکات بەڵام شەرتە بیەوێ کار بکات تایە بێ خولیای کارکردن بێ خولیای ئیشکردن بێ خولیای زوو هەستان بێ لە خەو خولیای گەشتن بە ئامانجەکانی خۆی بێ. لەخوا بەزیابێ الحەمدوللا ئەمە دووبارەیەکەمەوە ئەم شوێنە و ئەم جێگایە هەلی کاری زۆرە
ئەم وڵاتە و ئەم شارە هەری کاری زۆرە بەڵام ئەگەر بێت و ئێمە پێش چەند دقەیەک لەگەڵ برا گەورەشمان باسمان کرد شەرم نەکەین لەو کاری کە ئەیکەین پێمان عیب نەبێ ئەو کاری کە ئەیکەین دەستپێکی بەرنامەکە باسی ئەوە کرد خەڵکان لە بێکاریە ئەچنە دەرەوەی وڵات کۆچەکەن ئەو گەنجانی کە ئەچنە دەرەوەی وڵات و کۆچەکەن من خۆم لە دەرەوەی وڵات خوێندوم و هاتوومەتەوە چی ئەکەن لە دەرەوە کار ئەکەن ئەو کارە ئەکەن کەوا لێرە پێیان شەرمە بە قورستریش بە لۆدی زیاتریش بە فەرقی بینی ڕەشپێست و سپی پێست و بە ئەنوا ئاشکال فەرق و جیاوازی لە بینی نەتەوەکانە ئێمە لە وڵاتەکەی خۆمانە پێمان عیبە بەڵام ئەچینە دەرەوە پێمان عیب نامێنێت لەخوا بەزیابێ الحەمدوللا دووبارە یەکەمەوە گەنج ئەگەر بیەوێ کار بکە کار هەیە لە وڵاتی ئێمە گەنج ئەگەر بیەوێ ئیش بکە کار هەیە لە شاری ئێمە پڕکارین بەڵام پێویستمان بە گەنجی کارزان کاکرە جوان بەپی داتاکان کە ئێستا هەیە عێراق وڵاتێکی گەنجانەیە لەبەر ئەوەی لە 60 ئامارەکانی ئەم وڵاتە لە گەنج پێک دێت بەڵام ئایا گەنجی ئەمەش هەندێک جار لەوەی کە خۆی کەداوای کارێکەکات من لەناو ئیڤنتەکە گەم لە وشێکی زۆر جوان بوو گەنجەکانی ئەمە هەندێک جار هێشتا نەبوون بە کارمەند داوا ئەکەن لەوەی کا ببن بە خاوەنی کار ئەکرێت ئەمە هۆکار بێت بۆ ئەوەی کە ئەوەندە پەلیانە ئەوەندە ئەیانەوەی زوو بگەن بە شتەکان هەرجار تەنانەت کارەکەشیان دەست ناکەوێت زۆر باشە طبعاً زۆر سپاس بۆ ڕێکخراوی نیوستێم بۆ ڕێخستێم ئیڤێنتە جوانەوە بۆ کەناڵی کورساتیش بووە بە شپێکردنی لەگەڵ بینەرانی بیسەرانیە ئەوی کە بەڕێز باسەکەی خاتو پەیوان دەتوانین بڵێن یەکێکە لەو چەم کاساسیانی کە لەناو گەنجانی ئێمە بەڕاستی خەریکە تەشەنە ئەسێنێ ینی بە شێوازێکی لێ هاتووە کارمەند بوون بۆ بە عیبە هەمومان ئەمانەی بووین بە خاوەن کار بەڵام لە کاتێکە ئێمە قۆناغەکانی بوون بە خاوەن کارمان تێنەپەڕاندووە قۆناغەکانی بوون بە کارسازێکی باشمان تێنەپەڕاندووە قۆناغەکانی ومان تێنەپەڕاندوە ئەسڵن خاوەن کارێک چلۆدیشی زۆری لەسرە ئێمە هەمومان هەڵپەی ئەوواکەین کە زوو دەوڵەمەند بین بەڵام هەڵپەی فێربوون و لێهاتووی و عیلاقات و کۆمونیکیشن و ئەمانەمان وەلا ناوە لە کاتێکا کە ئەمە ئەکرێت وەرچەرخانە گەورەکە بێت بۆ بوون بە خاوەن کارێکی سەرکەوتو ئەوەش لە یاد نەکەین کە مەرج نییە هەمومان ببین بە خاوەن کار یعنی ئەوە زۆر جار ئێمە لەناو کۆمەلگای ئێمەیە یەڵا بوو بە خاوەن کار و یەڵا بە کەسێکی باش بیتوبی بە کەسێکی ناودار بەڵێ شتێکی زۆر باشە من سپاسیارێکێک لە میوانە بەڕێزەکانەکەم کاوان خاوەن کار و ئەزمونێکی باشانێ و بوون بە هۆکارێکی سەرەکی بۆی معیشەری چەندها کەس لە خۆیان بگرن بەڵام تکایە باگەنجانی ئێمە هەڵپەی بوون بە گەورەبوونیان نەبێت ینی ئەمە هەستەکەم زۆر تەشانی سەرۆنا کۆمەلگای ئێمە ڕاستە ئەکرێت سەرچاوەکانی ئیشکردن کەم تا زۆر یاری بکات ناو کۆمەلگا زیاد بێت کەم بێت بەڵام دڵنیام لەوەی کە لەگەڵ هەرێکێکە مامۆستا بەڕێزانەشە هاوڕام ئیشکردنەکان زۆرن بەڵام ئەوەی کە لێرەیە گرنگە گەنج خۆی بدۆزێتەوە کە خۆت دۆزیە و کاتە پرۆسەکان زۆر ئاسانترا بێت و نەتیجەکیشی دڵنیام زۆر باشتر و ئەرێنیشە بێت زۆر باشە کە عارف لەگەڵ ئەوەی کە گەنجانمانێن لەوانەیە خاوەنی بیرۆکەی زۆر جوانن لە وڵاتەیە خاوەنی بیرۆکەن بەڵام کەسێک نەبێت پاڵپشتیان کە کەسێک نێ دەستیان بگرێ بۆی ئەو بیرۆکانیان بکەن بە پرۆژە و لە پاشاندا جێبەجێ بکەن ئەکرێ بڵێن هەندێک جار بیرۆکێکی زۆر بچووک وا بکات لەوەی کاوە بەرهێنانێکی زۆر گەورە بکات بێت بە کۆمپانیایەکی زۆر گەورە و ئەو داهاتی کە خۆی ئێوەتیە دەستکەوێت بە تاکید دایکی هەموو پرۆژە گەورەکان پرۆژە بچووکەکان یعنی بەڕاستی ئەمەگەر سیر بکەین لە مێژووی مرۆڤایەتیە هەروە بووە بەڵام یەک مشکیلەمان هەیە ئەمە جاری وایە گەنجەکانمان بەشێکی هەرە زۆری ئەو بیرۆکانی کە هەیەە بەس نەقڵکردنە یعنی کاتێ سیرێکی یوتوب یا سیرێکی سۆشیال میدیاکە کە ئەمڕۆکە جیهان هەمووی هاتوۆتە بەردەسی لەمەوە بەس کۆمەڵێک گۆڕانکاری کردووە لەسەر ئەو بابەتە من نمونەیەکی خۆشتان پێ بڵێم لەم چەند ڕۆژێ پێشوایەکێک لەوانە کەسێک هات بیرۆکەیەکی هێناوتی منەمەوێ بیرۆکەیەک بکەم مەسەلەن پرۆژەیەکی زەراعی بکەم ئەم پرۆژە زەراعیە پێویستی بە کەس نەبێ یعنی هەر هەمووی بە شێوازێکی با بڵێن ئۆتۆماتیک و بە کۆمپیوتەری بڕ بە تەکنەلۆژی بڵکەسی سەردەمی تەکنەلۆژیە بڵێ ینی ئەمە من تاکید بووم لەوەی کە بینی بووی لەوانەیە لە شوێنێکەوە کاتێک هەموو شتەکانی باس کرد ئێوتم ئەمە بۆ تۆ زووە تۆ بۆ ناهێنی ئەم پرۆژەیە سەرەتا کە ئێستا هیچ کەسی ناوێ بیهێنە بەشێک لەم پرۆژەیە بکە بە کۆمپیوتەری
بیکە بە تەکنەلۆژیا دوایی لە داهاتووە هەموو ئەم بەشانە کۆتایی پێ بێنەوە بڕۆ بۆ بەشەکە ئەوەی کە ئیتر وای لێوێ کە کەسی نەوێ وتی آخر منەمەوێ من پرۆژەکە هەر لە یەکەم جارەوەکو بیرۆکە ئێوتم سەرمایی چەنە وڵای وپاری زۆری تێچێت یعنی بەڕاستی زۆر جار پرۆژە تۆ پێویستە بەرانبەرەکەت یا سەرمایە گوزارەکە قەناعەت پێ بکەیت یا خۆت سەرمایەکی وات پێ بێ کە ئەو پرۆژەیە بکەیت بەڕاستی بەڵام وەکوتم ئەمانە زۆر لە لای ئێمە کەم ئێمە هەموو جارەڵین پرۆژەیەکی بچووک بە بچووک تاقی کراوە ئەو کاتە وردە وردە دوایی هەرچەند بکەیتۆ زۆر تەواو دەنات یعنی سیرەکەی مەسەلەن بۆ نمونە ئێستا من خاوەنی پرۆژەیەکم ئەگەر بڵێم بۆ نمونە لەبەرەی پرۆژەکەم سەرکەوتوو بۆ ئەم پرۆژەیە ئێستاکە بۆ خۆی ڕقەمێکە ئەگەر بڵێم کارگەیە دروستەکەم ئەوەنە کەسی پێویستە بەو شێوەیە ئەوەنە ئینتاجم هەیە هەموو بێگومانم ئەگەر لە 100 کەس پرسیینەوە پێنجیانەڵێن ڕاستەکەم بەڵام ئەگەر ئەم بیرۆکەی من کەسێک بیکە و سەرەتای بێ هیچ شتێک نەبێ هیچ نەبوو بێ تەکید بە لە سانەوە نوێڵێن ناکاکەوە سەرکەوتو نابێت بۆی ئێمە پێویستمان پێێتی هەر پرۆژەیە کە بکەین سەرەتا بە بچووکی چونکە هێشتا با بڵین کوردستان و ئێستاکە عێراق پێویستی بەم پرۆژە بچووکانە هەیە یعنی ئەگەر پرۆژەی گەورەیش بنیاد بنیت تۆ دانیشتوانەکەت ئەوەنە پێوی ینی تەکمیلی ئەوەی تۆ ناکە یعنی ئەوەنە زۆر نییە مەسەرەن بۆ نمونە ئێمە معمەلێکی ئاودا بنین هەموو ڕۆژێ 10 ملیۆن دەبە ئاو دەرکا ئێمە خۆمان چنێکی تا 10 ملیۆن ئاو یەکەواتە پێویستمان بە معمەلێکە بچووک بیکی یعنی ئەگەر تۆ بەیانی کارگەیە دروستکەی تەلەڤیزیۆن بەرهەم بێنی ئێبڕاستی هەچی ماڵە تەلەڤیزیۆنی هەیە تۆ بێ نەی 100,000 تەلەڤیزیۆن بەرهەم بێنی ڕۆژانە کەمیەتێک بەرهەم بێنی بۆیە ئەو بیرۆکانی گەنجەکان من پێم باشە دووشت یەکێکیان بە بچووکی بکرێت ئەوی تریشیان بە تیم بکرێ چونکە دایم پرۆژەی تیم کۆمەڵێ گروپ چەند کەسێ بێ سەرکەوتوترە و لە هەمان کە چونکە بۆچی بزنسیش لویا سەرکەوتوو بوو ئەگەر تۆ سیر بکەی لەوانەیە شەریکەیەکی سیارە کە چەندین سەهمە 100 سەهمە 200 سەهمە لەوانەیە 4 سەهمیان بتوانن پرۆژەکە هەر هەمووی بکردنەوەی خۆیان بێ بەڵام نایە لە چەند پرۆژەیەکی ترا مساومەکەن و بەشداریەکەن بۆیە بەگشتی بەڕێی من پرۆژەکان سەرەتا بە بچووکی بۆی بەڵێ نەتیجەیشی ئەگەر تۆ نەتیجەیش نەگەر شکست ناهێنی بڵێ کەیتر ناکەم ئەتوانی چەند بیرۆکەیەکی تر و لە هەمان کاتیشا بە تیم بێت بە قەناعەتی من سەرکەوتووە بێت زۆر باشە کاک مستەفا هەمیشە گەنجەکان مانگلەی ئەوەکەن ئەڵێن لەوەی کە کەسێکی بیانی ئێنن لە دەرەوەی وڵات لێرە هەلی کاری ئێنێ و بەڵام هەلی کار بۆ گەنجەکانی خۆمانە لەگەڵەوەی ئێمە خاونە بەرهێنانی زۆر گەورەین لە هەرێمی کوردستانە هەر شارێک بچین ئەبین لەوەی کە بە تایبەتی لە ئێستا بەرهێنانی زۆر گەورەی تیا ئاکرێت ئەو هۆکاری ئەوەی لەوەی کە هەندێک جار ئەو کارانەی کە کەسێکی بیانی ئەکات لە دەرەوە گەنجەکەی خۆمان نایکات یاخود ئەمە گەنجەکان ڕاستەکەن حەقی گەنجەکانە خوراوە کە هەلێکی کاری ئەوانە و دراوە بە کەسێکی بیانی و لە دەرەوە هێنراوە دەستە خۆش بێ ئەم پرسیارە ئەتوانم بڵێم دوو تەرەفی هەیە تەرەفێکیان ئەگەر باسی بکەین کە پێشوەختەش من باسم لێوە کرد مۆزوعی بەهرەمەندی هاونیشتیمانیانی خۆمانن ئەو سکیلانی کە پێیانە ئەو عاداتانی کە پێیانە بۆ نمونە ئەگەر باسی بکەین لە بواری کۆمونیکیشن یعنی ئێتصالات و پەیوەندیەکان زائیدەن طب زائیدەن صناعی معاملی چمەنتۆ و مەسافی نەوت و ئەو شتانە پێویستیان بە چەند شەهاداتێک و چەند ئەوەیەک هەیە کەوا خۆی ئۆڕەدی لە عالەما کەمن لە عالەما کەمن ئەمەی کە بۆت باسەکەم فقط استراتیجیک پارتەکانیان پێویستیان بەو جۆرە نەفەرانە هەیەکەوە ئێمە ئەتوانین بڵین ئەو کەسە بیانیەکان هاتوون ئەو شوێنانیان گرتووە بەڵام ئەگەر بێت و باسی بەشی ئیداری مەشروعەکە بکەی وەڵاهی ئیداری وامان هەیە لە کووردا خۆیکەیتەوە لە هەموو عالەم 100 دانی وایتیان نییە ئەگەر باسی دکتۆری زیرەکی فلانە سێکتەر بکەی دکتۆر ئەنوەر شێخەمان هەیە ئێستا لە ناو عالەما بە پەنجەکانی دەست ئەژمێردریان دکتۆر قەلەندەرمانەیە بە هەمان شێواز ئەگەر باسی هەندەسیش بکەی ئەو کاتێکەوە 1990 شێخی ئیمارات هات تیمی هەندەسی وەزارەتی ئیسکانی عێراقی برد بۆ ئیمارات و بە تیمی عێراقی ئەم ئیماراتێک کە دروست کردەوە ئێستا ئێمە ڕۆین بۆ ئەوەی کەوە تێبڕوانین لە بیناکانیان لە جادۆبانەکانیان هەر فڵانە عێراقین ئێمە زۆربەی زۆری عێراقیەکانیش ئەوەی کەوا توانایەکیان هەبووە ئێمە جاران من لە بەغارە دایک بووم و گەورە بووم ئەیانوت ئەمە ئەسڵی کووردە
بۆیە خۆمان میلەتێکی زیرەکین بەڵام ئەگەر ڕێمەوە سەر ڕۆکەی ئەم لایەن قوربان ئێمە پێمان شەرمە زۆر ئیشەیە بیکەین پێمان عیبە لە فلانە مەعمەل پاکردنەوە بکەین پێمان عیبە لە فلانە مەعمەل بە مەعاشی 300,000 400,000 دینار ئیش بکەین ئێدە وەرە بۆ ئەو کەسانی کەوا ئێستا زۆر باشتن زۆربەیان لەوانەیە لەو ستێپۆ دەستیان پێکرد بێ لەو لیڤڵۆ دەستیان پێکرد بێ دووبارەی گەڕینەوە ئەو شوێنێکەوە ئێمە پێش وەختە ئەمڕۆ فرێش گراجویتم تازە جامیعە تەخەرجم کردووە یەکسەر چاوم لەوەیە بگەمە هەنگاوی ڕقمدا ناگەیتە ڕقمدا بۆی نابێ بگەیتە ڕقمدا ئەمە بیتکۆینێک نییە من ئەمڕۆ هەمومان عقلیەوەمان هەبێ بڕۆین بیکڕین بەیانی بگاتە ڕقمێک کە لە کللتورەکەی من لە دینەکەی من حەڵاڵیش نییە با بڵێم بەڵام ئەگەر بێت و سەر بیت سەر واقعی ژیانی ڕۆژانە و کارکردن و بەردەوام بوون و سەرکەوتن و بەرەو پێشچوون من پێویستە کا دەست پێ بکەم ئەوەی کە باسی یەکەین گەنجانی ئێمە دوگمەی پاوەری دەست پێکردنیان پێویستە و لابردنی ئەگەڕێمە بەلای کاکی خۆم لابردنی کەلیمەی شەرم لە کارکردن لابردنی کەلیمەی شەرم لە کارکردن ئێمە پێشوەختە باسم کرد دووبارە بۆتان باسەکەمەوە هەندسە معماریم تەواو کرد لە جامعەی ئەمریکی 2015 هاتمەوە هەمویان چاوڕێ ئەویان کرد بینای بەرز دروست بکەم و نازام ئەوە بکەم و ئەوە بکەم ئێنەم دۆزیەوە کاتی شەڕی داعش بوو لەو شوێنێک کە خوێندم کوڕی یەکێک لە برادرەکانم باوکی معمەلی دەواجن و ئانی هەبوو وتی ئێرەکا کە ئێمە هێلکە ئەنێرینەوە بۆ عێراق ئێمەش یەک ماڵین تێکەڵاو بووین بێکەوە چی ئەڵێ ویشە دۆ بیکەی ئێوتمە زار جار دەستم کرد لەوەوە دەستم کرد بە بزنسکردن و ئیشکردن بە هێلکە فرۆشتن فێقانم گاڵتەیان پێکرد میاوت کاکە گیان تۆ بۆ معماری تەواو کردووەکە هێلکە فرۆشی ئەەکەی لەخوا بەزیابێ الحەمدولله هێلکە فرۆشی کە ئەو ڕۆژە کردم لە ترێلەیەکا بەشی معاشی ساڵێکی ڕەفیقەکانم ئیشم ئەکرد لەخوا بەزیابێ من فۆزی خوایە طبعا ئەو ڕۆژەشی کەوا کەلیمەی عقاراتم هێنایە ئەم شارەکە ئیشم کە موەسسە ئیشی عقاراتم کرد براکانی خۆم کەسەکانی خۆم نزیکەکانی خۆم گاڵتەیان پێکرد میاوت ئیشی دەڵاڵی ئەەکەی الحەمدولله لەخوا بەزیابێ ئێستا ڕێچکەی ئیشی عقارات و ڕێچکەی دەڵالێتی گۆڕا بۆ ئەوەی کەەوە تۆ چیت شت ئەکڕی پێویست ئەکابێ تەق لە شرکێکی عقارات بی بڵێ کاکە گیان ئادی من ڕاوێژ بە تۆ ئەەکەم چی بکڕم ئەمڕۆ باشە چی ئیسفادە ئەکات چی زەرەر ناکە کوا مستەسمرە لە خەڵک دەستی خێرەکە کوا مستەسمرە خێرمان لێوە دیارە بۆیە خۆتی قەرار ئەدەی خۆتی ئەگەر بتەوێ ئیش ئەەکەی کارمەند بوون قبول بکە عیبە نییە هەمومان کارمەندین لە شوێنی خۆمان هەر کەسە لە بەشی خۆی کارمەندە گەورەترین نەفەر ئەمڕۆ بۆی بڕۆ کارمەندە لە بەشی خۆی ئللا ئەوێ کارمەند بێ خاوەن کاربوون بەمانای چی من خاوەن کارم بەسە چاو بەس بەخوای شەقم کارمەندم هەر کەسە لە شوێنێکە کارمەندی خۆیەتی قبولی بکەین کە کارمەند بین قبولی بکەین کە ئەو ئەرکی لەسەرمانە بە جوانترین شێواز نەتیجەکەمان بگێنین بە خۆمان پێشوەخت دوای بە خاوەن کارەکە سەرکەوتووە بێ هەمولایەک زۆر باشە کاکرە جوان وەکو پسپۆرەکەت لە مارکتینگایە ئەتوانین بڵێن ئێستا هەر گەنجێک ئەتوانێت لە ماڵەکەی خۆیان بێتە خاوەن بزنسێک هەر لە ڕێگە ئەو سوشیال میدیایی کە هەیەی لەوکە ئێستا ئێمە وەکو تاکێک ڕۆژانە زۆرترین کاتەکەمان تەنات ئەگەر لە کاریش بین با سوشیال میدیا بە تەکنۆلۆژیا ئێمە کات بەسەر ئەبین ئەکری ئەم کات بەسەربردنی خۆمان بۆ بزنسێکی خۆمان بەکاری بێنین بزنسێکە هەمومان خاوەن بەهرەیەکین هیچ کەسێک نییە خاوەن بەهرە نەبێت ئەو بەهرەیە خۆم بەکار بێنم سوشیال میدیاکی خۆش نەجاتیوی کە من بۆ کات کوشتن بەکاری بێنم با بۆ کارێک بەکاری بێنم زۆر باشە طبعا من پێشی وەڵی ڕێز بمەوە حەزەکەم داتاک لەگەڵ وەڕێستانە هاوبەش بکەم وێبسایتێکمانەیە ناوی وێبسایتی داتا ڕێپۆرتاڵە ئەم وێبسایتە وێبسایتی شعالەمی دیجیتاڵیە باشە ماوەی لەمە پێش سەری داتاکانم کردەوەی وزانم ڕیڤیو بکەینەوە وزانین داتاکان گەیشتون بەچی وا مەزەندەی کردووە ئەم وێبسایتە ژماری دانیشتوانی عێراق 46 ملیۆن کەسە باوە مەزەندە بکەین زیاتر کەمتر زیاد لە 30 ملیۆن کەس بەس سوشیال میدیا بەکارێنێ زیاد لە 30 ملیۆن کەس بەڕاستی ئەمە ڕقم یعنی تۆ حەزگە حساباتی بکەین ئەگەر حساباتە خراپە لەمە وا دامێنەسای هەفتەی دانیشتوانیش سوشیال میدیا بەکارێنێ کاتە ئەمە پاڵپشت بە قسەکەی بەڕێستان ئەمە ئەو ڕاستیمان بۆ سەلمێنێک ئێستا سوشیال میدیا وەرچەرخانێکی ئەرێنی زۆر باشی کردووە کاراسانێکی زۆر باشی کردووە کە تۆ توانێت زۆر بە ئاسانی بگەی بە خەڵک ئەگەر تۆ پیجێکت دانابێت توانی زۆر بە ئاسانی پیجەکەت بناسیێنی بە خەڵک کۆمەڵێک پرۆدەکتی جوان کۆمەڵێک سرویس کۆمەڵێک خاڵی بەهێزی خۆت خاڵی جیاوازی خۆت لەگەڵ خەڵکا بەش بکەیت لە کاتی کەمە زۆرەنگی بە خەڵک ئەگەریش کەسێک باوا دابنی ناحەزی لە ئیشی ئۆنلاینی نییە بۆ کارمەندێک بۆ کەسێک لەناو سوشیال میدیاکەی خۆیان
پێیجێک بۆ خۆ دابنێ پرسنل براندینگێکی بە خۆت بۆ خۆتکە چەند ڤیددیوەیەکی جوان کۆمەڵێک زانیاری باش لە بابەتەکەی خۆتا کاستەکەی هاوپیشەکانت نیکن دووبارە ئەمە چانسێکی باش ئابەت و کەتوانی پێگەیەکی زیاتر لەناو کۆمەلگای هاوبەشی پێ بکەیت کاتە بە کورتی و بە پوختی ئەتوانین بگەینەوە ئاستێک بڵێ سوۆشال میدیا ئێستا توانیوێتی ڕێگە ئاسانکەرێکی زۆر باش بێ بۆ گەنجان بەڵام قسەکە لێرە ئەوەیە ئایا تا چەندێک گەنجانی ئێمە توانیوێتی بەو دیوە باش توانیویانە بەکاربن گەنجانی زۆریشمان هەیە توانیویانە بەڵێ گەنجانی زۆر باشمانی بە خۆشحاڵی و کێسامە ڕۆژانە خۆم بینەریانم توانیوێتی زۆر بە باشی سوۆشال میدیاکە بەکاربێنی بەڵام بەڕاستی ئەمانە بە پەنجی دەسە ژمێدرێ ئێستا وای لێ هاتووە خراپەکان باشەکانیشان ون کردوونەوە سوۆشال میدیا کاتم گرینگە من لە ئاستی و خۆمەر کەس لە ئاستی و خۆیەوە ئەو ڕوانگە ئەو دیدگا باشە بگەێنێتەوە بە خەڵک بڵێ سوۆشال میدیا باشە هیچ سوۆشال میدیایەک خراپ نییە ئەوە خۆتی بە خراپی بەکارێنی کوردەواری وتەنە لە ئازا و کەسەیە بتوانێت بەکاری بێنن بیکاتە سەرچاوێکی داهاتی باش بۆ خۆی زۆر باشە کە ئەرە بۆچی لەوەی کە ئەبینین زۆربەی گەنجەکانمان ئەوەنە هەوڵەیەن بۆ ئەوەی لە کەرتێکی گشتیا خۆ لە کەرتێکی حکومیە کار بکەن ئەوەنە بۆ کەرتە تایبەتەکە هەوڵ نایان بۆ لەبەرەوەی کە ئەو مافانەی لە کەرتێک گشتەکە هەیەی هەندێک جار لە کەرتە تایبەتەکە نایگرێتەوە بەڕاستی و پرسیارە چەند لایەنەیە بەشێکیەوەی کە کەرتی گشتی ئەرکێکی زۆر سووکە یعنی ئەرکێکە کەسەکە وتمان بەپی ئەحساییەک نازانم چ من خوێندومەتەوە حکوومەتی عێراقیڵێ فرد لە حکوومەتی عێراقیە لە ڕۆژێکە کە بەحساب لە سعات 8ەوە تا سعات 25 دقە ئیشی جدیەکە یعنی ئەمە کەی بینی نەمە شتێکە هەر کەسێکیشمان کە لە جێگەیەکە مۆسف بێ ئەمە هۆکارێکە خۆی بەگشتی ئەگینا خۆی لە ئەسڵا ئێمە ئەگەر بێت و بزانین بەڕاستی کەرتی گشتیەکە زۆر باشترە چونکە بۆچی لە کەرتی گشتیە من ئێستاکە کەسێکمەوەی کە مەدانیان ئیشم کردووە لە ژیانی خۆمە ئەوەی کە لە کەرتی گشتیە دەستم کەوتووە و قازانجم کردو و فێری بووم و تیا گەورە بووم لەوانەیە ئەگەر ئێستا لە هەر بەشێکی تری کەرتی حکومیە بواە بە 50 ساڵی تریش نەمەکرد یعنی هەر تاکێکی ئێمە تۆزێگەم شتێ بەعکسەوە لە ناو کەرتی با بڵێن تایبەتە ینی شتی جوان جوان و معجیزەی گەورە گەورەی تیاڕۆیە بۆی ئەو کەسە بەدەر لەوەی کە بۆ نمونە لە جێگەیەکە لە یەک بوارە ئیشەکات مەسەنە لەسەر کۆمپیوتەرەکە هاتنە دەرەوە چوونە ژوورەوە ئەنووسێ یا هەر شتێکی زۆر ئەوە بەسیت بەڵام لە پرۆژەیەکە فێری هەر شتێک ئەبێت ینی من نمونەیە کە دەگەر پێ بڵێم کەسێک لە مەطعمێکە ئیش بکە لە دواییە ئەمە ببێ بە شێف باشە هەموو ڕۆژێ بەلانی کەمەوە گەر سەرکەوتوو بێ لە ئیشەکەی خۆیان ڕۆژی بایی 150,000 دینار 100,000 دینار معاشێتی کە ئەمە باوەڕ ناکەم لە کەرتێکی حکومیە ئەو توێژە زۆر معجیزەیەشتی ئاوە لەو بابەتە یعنی من کەسم لەلایە شێفە بۆ نمونە ئیشی بەیکەریەکە ئەوەی کە لەو بوارەیە دەسی ئەەکەوێ ئەگەر لە کەرتی حکومیە بێت هیچ کاتێ بۆیە بە تایبەتی ئەمە یەک حاڵەتمانەیە زۆر گرنگە ئەوەیە کە خۆمان بە کەرتی تایبەتەوە با بڵێن حکومیۆ مەشغوڵ کردووە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ قسەی هاوڕێکانم کە زۆر خەڵکی ئێمە نایوە خۆی هیلاکە یەکسەر ئێوێ لە یەکەوە بچێ بۆ دا ینی ئەم مشکیلانە هەیە لە هەمان کاتیشا بۆ هەتایە تەقاعوتێکی هەبێ لە ئەخیرا دەسی بکەوێت کە ئەمانە بەڕاستی حیفە خەڵکی ئێمە خۆی پێوە مەشغوڵ بکە بە تایبەتی گەنج و ئێمە ئەوشمان لەبیر نەچێ بەڕاستی گەنجیشمان هەیە زۆر ینی چالاکە ئیشکەرە زۆر بەتوانایە بەڵام ئەمانە کەمن ئەوانەی ژووکو هەر کەسێ لە پانێڵەکە بەڕێزانە باسییان کرد لە هەر شوێنێکە ئیش بکە یعنی تر مۆرکە لەلایە و کەسە نایهێڵێ بڕوە من ئێستا خەڵکم کەسم لەلایە بەڕاستی ئیتر سمبولی ئیشەکەیە بۆ من یعنی لە هەموو بوارێکە لەبەرەوە بەگشتی ئەمە بتوانین خۆمان لە کەرتی تایبەتە بدۆزینەوە سەرکەوتوترین چونکە تۆ سێ و ڕقەمانەی کە هەن ئێستاکە لە ناو کەرتی بەڕاستی تایبەتە دەرکەوتون هەموو کەسێک لە کەرتی حکومیە زۆر کەم دەرکەوتوە
زۆر باشە دەست خۆش کاک مستەفا تەمان ئیڤنتەکە لە ژێر ناونیشانی دۆزینەوەی کار و گۆڕانکاری سەدە بوو ئەتوانین بڵێن ئەم گۆڕانکاری وایە کردەوەی کە هەلی کاری زیاد ببێت هەر بۆ لە کۆمپانیاکەی بەڕێزت ئەگەر جاران لەوانەیە هەندێک بەشێنەوە بێ بۆ نمونە بەشی سۆشیال میدیا خودت بەشی مارکتینگوانە لەوانەیە پێشووتر ئەوانە نەبوو بێت بەڵام ئێستا ئەم بەشانە هۆکار بێت بۆ ئەوەی کە هەلی کاری زیاد ببێت دەم خۆش من حەزەکەم ئەو پرسیاری لە براگەورەمت کرد منیش جوابێکی بەمەوە چونکە زیاتر ئیشەکانی ئێمە لەگەڕ ڕقەمایە من حسابی ئەوە ئەەکەم ئەم مۆزوعی تەقاویتیەکەوە گەنج بیری لێ ئەکاتەوە بە تۆتەڵ چەندێک ئەکا لە دوای ئەو کاتی کە تاقاویتەوێ بۆ 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ 25 ساڵ ماشەڵڵا تەمەنیان درێژ بێ 100 ساڵ بژین ئەو کاتی کە ئەمان باسی ئەەکەن ئەم ڕقەمانە ئەکاتە چەند کاتی ئەو مانگانەوەریەگرێ ئەگەر بێت و تەمەنی زیێڕینی ئەم گەنجەش بێت بە شێوازێکی ئەکتیڤ و باشی ئیش بکە پارەوەلانان هەر مانگی جارێ ئینڤێستکردن بێجگەلەوەی کە بە ڕێزێک بۆ خودی خۆی پێویستێتی ژیانی پێ بکە شتێک بەلاوە بنێ کۆی کاتەوە ئەو شتێک کە بەلاوی ناوەدە 6 ساڵی لە 65 ساڵی من گەرنتی ئەەکەم بە داتا بۆتان ئەنێرم ئینشاءالله کە 4 بۆ 5 قاتی ئەوەیە کەوا من لە بەڕێز حکومەتی وەری ئەگرم دوای ئەوەی کە تەقاوتە بۆیە مع الأسف گەنجانێکی زۆر هەن من ڕۆژانە خەڵک مقابلە ئەکەین یان ئەڵەن کاکە گیان ئێمە پێمان خۆشە لە حکومەت تەعین بین خزمی خۆم هەیە با بڵێن زۆر هەوڵی داوە بۆی بچێتە حکومەت کە لە لای من شوێنی هەبوو زۆر هەوڵی داوە بچێەوە حکومەت ناتوانم بڵێم چۆن بەڵام زۆر هەوڵ درراوە بۆی بچێت لە حکومەت ئیش بکە نهاتۆت لای ئێمە ئیشکیان لە فلانە شوێن ئیش بکاکە کەرتی تایبەتە ئەوەی جێی خەمە گەنجێک کە توانای هەبێ بۆ خۆی پەیدا بکە دەست بۆ حکومەت پام بکاتەوە ئەوەی جێی خەمە لە لای من وەکو گەنجێک کە توانای هەبێ لە ڕۆژێکە 10 ساعات بە ئەکتیڤی ئیش بکە پارە پێیا بکە پێی ڕازی بێ بڕوا لە شوێنێک ئیش بکە لە 8 بۆ 2 لە کۆی گشتی ئیشەکەی لە 25 دقیقە ئیشی کرد بێ ئەمانە هەمووی چییە غەیرە دڵسۆزی بوونی تاکە بەرامبەر فەردەکە خۆی دوای ئەوە بەرامبەر مجتەماعەکە من ئەگەر بتوانم لە شوێنێکا دەوام بکەم پێویستکە 8 ساعات لەوێ ئیش بکەم من بچم نیم ساعات ئیشکەم کەواتە ئەوە نادڵسۆزی من دەرەخا بەرامبەر خۆم ئەوەڵەن دوای ئەوە بەرامبەر شوێنەکەم بگەڕینەوە سەر پرسیارەکەی دووەمی جەنابەت عەفوان لەسەر ئەوەی کە ئەسە بۆنەی ئەوەی کە گۆڕانکاری لە سەدەهاتە دەم خۆش کە تەکنەلۆژیا باش ئێمە هەموو کات 10 ساڵ جارێکە 15 ساڵ جارێکە بە یارمەتیمان بی 20 ساڵ جارێکە گۆڕانکاری ڕوئەیە لە جیهان ستا پێش 20 ساڵ ئەگەر بتوتە سیارەی تێسلا کەس ئاوڕێ لە نایێتەوە ئەمڕۆ ئۆتۆمبیلێک هاتووە بە 45 دقیقەکرێتە سەر شەحن 900 کیلومتر ئەڕوا بە 45 دقیقەکرێتە سەر شەحن بە فاست چارجەکان 900 کیلومتر ئەڕوا تاقە شەمسی هەمان شت ئێمە جاران گلەیمان هەبوو لە کارەبا ئێستا بڕۆ بێ زەحمەت لە سەربانەکەی خۆت تاقە شەمسی دابنێ کارەباتەیە بوارەکەی ئێمەش تاکو پێش 10 ساڵ 15 ساڵ بتوتایە تۆ پێویستەکە لە مؤسسەیەکی عقاریە ڕێکەوتن نامی بینی کڕیار و فرۆشیار بکەی نەبوو من و ئەم پیاوە ڕۆشتین بۆ خۆمان ڕێەکەوتین لە بازار شتێ پارەم ئەیە ئاهات لە تاپۆ تەنازولی بۆ کردم بۆیە ساڵ بە ساڵ یەتە پێش بوارەکەی ئێمە شاوشێوەیە لەخوا بەزیابێ الحەمدوللا کەسانی زۆر باشمانێ ئینسانی زۆر باشمانێ لە ڕووی سۆشیال میدیاشەوە ئەوەی کە توانیمانە بە باشترین ڕوو جوانترین ڕووی نێوەنگیری خانوەرەمان پیشانی خەڵکداوە دەستان خۆش کاک ڕەجوان ئەگەر لە کۆتاییە ڕەنمایەکت هەبێ بۆ گەنجان ڕەنمایەکت هەبێ بۆ گەنجانەوەی کە ئێستا بە دوای هەلی کارە ئەگەڕێن زۆر باشە طبعاً ئەم تەسەور مەکرد لە یەکەم جارەوە پرسیارێکی بەس کە کەوتۆتە کۆتایی شەبوومی و پرسیارەکە و کردووە طبعاً پێش هەموو شتێکە هاوڕێیانی ئازیزیش بەڕاستی باسییان کرد سەرەتاییترین ڕێنمایی تکایە لە سەرەتاییت هەنگاوی گەورەمەنێ هەرکوو مامۆستا بە ڕێزانە ژوتیان چونکە هەموو بزنسێک هەموو قۆناغێکی ئیشکردن پلەبەندیە تۆ ناتوانانی ڕاستەخۆ بچیتە سەرەوەی هەڕەمەکە لە کاتێکە ئەزمموی قۆناغی سەرەتایی نەکردووە ئەمە خاڵ یەکەم کە بەڕاستی وا پێویستە گەنجان هەنگاو بە هەنگاو داغلی ناو پرۆسەکە بن ڕاستەخۆ نەیانێ بێ بە خاوەنکار ئاسایە چەند ساڵێک با پرۆسی بوون بە کارمەندی پۆزیشن بە پۆزیشن بێ کاتش کەوی بە خاوەنکار پرۆسەکە لات ئاسای زانی چۆن بزنسەکەی خۆت بەڕێوەبەری بەڵام تۆ ڕاستەخۆ جەنگ پێشی گەورە بیت دڵنیا بە ئەمە لە کۆتای فەشەلێن ئەمە خاڵ یەکەم خاڵێکی دووەم بۆ گەنجانی ئازیز کە خۆشمان هەر گەنجین بەڕاستی
تکایە بابەتی کۆمونیکیشن بابەتی دروستکردنی عیلاقات زۆر ئیشی لەسەرکات چکە من وەکو خۆم زۆر ئەزمموی ئەوم کردووە کە عیلاقات کە دروستکردنی پەیوەندی لەگەڵ خاوەنکارەکانە لەگەڵ هاوڕێکی ئەزیزدا لەگەڵ کەسێک کە ئەزانیت ئەم ئەتوانێ هاوکارە بێت لە ئیشەکەی بەڕاستی ئەمەش دووبارە ئەو لەوێتیشی باش ئەیا بە تۆ کە بتوانانی چانسێکی باشتری ئیشکردن دەبێت خاڵی سێم کە لە ئیڤنتەکەشە ئاماژەما پێەکە من زۆر خۆم هاوڕام لەگەڵیا تکایە خۆت بدۆزەرەوە بزانن لە چی شتێکا باشی ئەم ساڵ ساڵێکی کە تۆ باوا دابین کەسێک 18 ساڵە 18 بۆ 24 ساڵ لە زانکۆیایی لەم 4 ساڵە هیچ مەکە بەس خۆت بدۆزەرەوە دوای زانکۆ احتیمالاتی لە 100% هەیە ئیشت دەسەکەوێت کاتە خۆ دۆزینەش بەڕاستیمش دووبارە فاکتەرێکی باشە تۆی گەنج بتانی ئیشی لەسەری بەدەر لەوەی کە بۆنە بابەتی زمان و سۆفت سکیلەکان و هارد سکیلەکان و قسەکردن و ئەمانش دڵنیا بە کاریگەریکی باش دروستەکە بە کۆی گشتی بابی کەم بە خاتیمە و کاتی هاوڕێیانی کەش زۆر نەبین بە ئومێد بن تکایە بە ئومێد بن چکە بەڕاستی ئیشی زۆرە یعنی من خۆم زۆر ئەزمموی ئەوم کردووە ئێمەوە ئەزانی نا کۆمپانیاکان بوون بە مۆزمێکی گەورە بەسەر کۆمەلگاوە نا ئیشیان نییە چانسیان نییە کاریان نادرێتە لەگەڵ کاک مستەفا باسی ئەومان کە بەڕێزی فەرمووتی من 9 مانگ بە دوای کارمەندێک کاگەڕام خۆی لە کۆتایە کاک مستەفا بۆ خۆی ئیشەکەی کردووە کاتە ئیش هەیە بەڵام ئێمەی گەنجین کە ناتوانین خۆمان لەگەڵ بازارەکە بگونجین بزانین کە کارەکە چی پێویستە ئێمەش بتوانین ئەو وەرچەرخان لە خۆمانە دروستکەین خۆمان ئەو سکیڵە ئەو زانیارە لە خۆمانە دروستکەین بۆی بتوانین بەرەو ئاستی ئیشەکە بڕین لە کۆتایە بە هیوام گەنجان ساردەمنەوە بەڵێ ئیش هەیە زۆریشە بەڵام بۆ کەسێکە کە بەڕاستی ئەپتودەیت بێ ینی خۆی لەگەڵ بازارەکە بگونجێنە بۆ کەسێک نییە بەڕاستی تۆ لە ماڵەوە دانیشتوی لە زمانێکە زانی لە عیلاقاتێکت هەیە نە قسەکردنێکی باشت هەیە نسیڤش ئەسڵا سیڤێکی شت نییە ئامادەنی سیڤش دروستکە ئامادەنیت بە چەند سەد هەزارێک چەند سەد دۆلارێکی ئیشکەی بەڕاستی ئیژ نییە بە پێچوانەکەشیەوە بڵێ ئەگەر تۆ پێچوانی ئەم قسەیە ژوەرگین بەڵێ ئیش زۆرە بەڵام بۆ کەسانێک کە بە بەردەوام بە فێربوو نابن و ئاستی خۆی بەرەو پێشەوە بەرێ ئەمە هیوادارین گەنجەکانمان خۆیان بگونجێن و بە هیوای خاوەن کارەکانیش هاوکاری گەنجەکانی خۆمان بن زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم گفتوگۆیە یەک بشە بڵێ ڕاستەکە یەک مشکلەمان هەیە کاتێ لە خاوەن کارە پرسی مەسەلەن ئەگەر زۆر بە هەمومانەوە بەڕاستی من ئەس دەکەم لە هەر شوێنێگە بێ کێشەمانەوەی پێویستمان بە هەلی ینی دەستی کارەکە بێ بیکات کاتێکیش لە گەنجیشە پرسی هەڵێن ئیش نییە ینی بەڕاستی ئەم شتە زۆر ینی ناخۆشە ئەگەر لە هەر کەسێک بپرسی ئێستا مارکێتێکی هەیە هەتا ئەگاتە کارگەیەکی گەورە ئەڵێ دەرفەتی کار زۆرە خەڵکی زۆر هاتووە ڕۆیشتووە و لە گەنجیش بپرسی ئێستا تۆ بۆ مایکەوە بڕۆ لە وازارە بڵێ ئەڵێ وڵایی هیچی شێک نییە کاتێک گەزانێ وڵاتە بەڵام ئەمە بەشێکی زۆریشی خەڵکی ئەمە یەک مشکیلەی هەیە ئیشی هەیە هەڵێر نیمە یعنی ئێمە تا ئێستا وەکو مامۆستای بەڕێز وتی خودی خۆمان نەدۆزیوێتەوە یعنی کاتێک ئێستا بڵێ خەڵک تاعینەکەم هەر لەوانی نیوەی سلێمانی بێ دوایڵێ ئێ مۆزەفی سلێمانی لەکوێ یعنی ئەم مشکلەیەمانەیە ئێمە ناین لە ئەو ئیشەی خۆمان ڕازی بین کاتێک تۆ بە منە وت هەلی کارەڵێ من ئیشم هەیە پێویستم بە ئیش نییە بۆی ئەگەر یەکێکی تر کە هیچ ئیشێکی نەبێت ئەم حاڵەتەمان لە هەموو بوارێکە هەیە ینی ڕێزم هەیە ڕێزمێ ئێستا بڵێ من خێرەکەم بە سیارێکی آخر مۆدیلوێ داوای خێرەکە لێک بەشی ئەوانی دیکە ئەویشی کە خێرەکەی پێویستە نایە بەلای تۆ ینی بەڕاستی مە لە هەموو بوارێکە ئەم حاڵەتە ئێستا عەرز تەوزیعکە ئەوەی کەسی خانوی هەیە داوای عەرزەکە لێ بۆیە بۆ هیوایم ئینشاءالله خودی وەکو مامۆستای بەڕێز ئێمە خودی خۆمان ون کردووە چۆنێکی دۆزینەوەی کەسێتی خۆمان دەستان خۆش بێ هیوادارین هەموو گەنجەکانمان بە هیوا بن و ئەرۆ هەموو گەنجەکانیشمان لە دوای ئەوەی کە ئەو بەشی خۆیان تەواوەکەن ببنە خاوەنی ئەو کارێک کە خۆیان ئارەزویانە زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون.